وڵازان و خۆشەویستانمان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی بەخێوکردنی پەلەوەر و شێوازی پشکنینیان و ئەو ڤاکسینانەی بۆیان بەکار دێنی و بە تایبەتی تر باز لە بەخێوکردنی مریشکەکەی لە دەواژن و لەو شوێنانی کە هەیەیان کەسێکی لە ماڵەوە خۆی بەخێویەکە لە لادەکان ئەمە زۆر دەیبینین چۆن بەخێوی کادووە گرنگترین ئەو شتانە چین گرنگترین و ڕێنمایانە چین بۆ ئەوان گفتوگۆی بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد حەمەفەرەج پزیشکی ڤێتەرینەری. دکتۆر گیان زۆر بەخێر بێ. سپاس بۆم خێر بێ یاخوا. پەلەوەر و مریشک و ئەمانەش تا چەند گرنگە ینی هەر ئەوە نەبێت ڕۆژانە لە کۆڵانە و لە شوێنەکانە بڕۆ یاخود لە داواجنێکە دانراون تا چەند گرنگە ناوە پشکنینیان بۆ بکرێت و ئاگاداری چکۆ یەکێکیان نەخۆش بێیدی هەمووی تووشە بوانە کار ساتەکە بۆم ڕۆیە ڕاستە سەرەتا بەناوی خۆی گەورە خۆم بە خۆشحاڵەزانم کە لە خزمەت جەنابتان و بینەران و بیسەرانی سەتەلایتی پەیامام بێگومان بە تایبەت پەلەوەر زۆر پێویستی بە پشکنین هەیە چ لە یەکەم ڕۆژەوە لە سەرەتا ئەگەر بنەوەکو هەر پزیشکێک کە اختصاسەکەشم داواژنە لە یەکەم ڕۆژە ئەو جوچکێت ئێستا بە خۆشحاڵی و کۆمەڵە پشکنینی زۆر پێشکەوتومانەیە کۆمەڵی پشکنینی تاقیگەی زۆر گرنگمان هەیە کە دەری ئەخات ئایا ئەم جوچکە تا چ ڕادەیەک تەندروستە تا چ ڕادێت تۆ ئەتوانیت سەرپەرشتی بکەیت ئەتوانی بۆ فترەی 4 ڕۆژ 50 ڕۆژ ئایا مریشکە بەخێوکەیت چکە بەڕاستی کۆمەڵێک نەخۆشی دایکانەمان هەیە کە لە دایکانەی مریشکەکانەوە گواستێتەوە بۆ جوچکەکان لەو کاتەیە تۆ ناتوانانی سەرپەرشتی بکەیت یاخود ساحب ڕۆژەکە بڵاوەکەیتەوە کە ئەم نەخۆشی هەیە بە هەمان شێوەی ئادەمیزاد چۆن کۆمەڵی نەخۆشی هەیە زگماکیە وەکو شەلەل دەماخە و کۆمەڵی نەخۆشی تر ئەویش بە هەمان شێوە ئەوشتانی تایە بۆیە زۆر گرنگە کە سەرەتا جوچکەکەیت ئەو پشکنینیانی بۆ بکرێت کە بە خۆشحاڵی وێسە هەموو پشکنینانە لە هەرمی کوردستانە مۆجودە. یعنی کەواتە کاتێک لە داواژنەکانی ئێمە جوچکە هێنر و بەخێوەکرێ بە مریشک یا بێتە کەڵەشێر هەل لە سەرەتاوە پشکنینیان بۆ کرد بزان نەخۆشی لەگەڵایان نە بە خۆشحاڵیەوە لە یەکەم ڕۆژەوە کە جوچکەکە داغڵ ئەکرێت یاخود پێشوی داخلی ناو کێڵگەکەش پێ کۆمەڵێک جوچک جیاکرێنەوە ئەنێرتێن بۆ پشکنین بۆی ئایا بزان ئەم جوچکە تا چ ڕادێک تەندروستە چکە کابرا مەسرفێکی زۆرەکات بەلایەنی کەمەوە بەلایەنی کەمە 6 بۆ 7 ملیۆن ئامادە نییە هەمووی کڕەتی سفر باتەوە لەبەر چەند پشکنینەیەکی کەم بۆیە بێگومان و پشکنینانی بۆکەوە کە لە هەڵهێنەرەکە شوەری ئەگرێت بە شەرتی ئەو پشکنینانە وەریەگرێت. کاک تۆرە و جوچکانە زۆرتر لە دەرەوەی هەرێمی کوردستان دەنیان سواز بخواستە لە ناو هەرێمی کوردستانیش هەڵهێنەرمان هەیە بۆ جوچک کاکدانە بە خۆشحاڵیەوە کێڵگە پەلەوەریەکان یاخود پرۆژەی پەلەوەری پێما بێت تاکە پرۆژەیە گەر ئێمە خوا نەخواستە لە داهاتوە تووشی هەر قەیرانەبین پێویستمان بە دەرەوە نەبێت بۆ لەبەرەوەی چ لە مەفقەسەکانەوە بێت هەڵهێنەرەکانەوە بێت ئێستا بە خۆشحاڵی و کۆمەڵی پرۆژەمان هەیە کە دایکانەیە واتە هێلکەکەش بەرهەمەهێنێت چ علەفەکە بێت ینی هەموو شتەکان هەموو سایکڵەکە لە هەرێمی کوردستان خۆیەتی بۆ ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستانەوەیەت بەس بە ڕێژەیەکی کەم ئێستا لەخوا بەزای بێ زۆر گرنگیان پێ ئەتوانین بەشی دەرۆژ بنێرین. زۆر باوترین ئەو نەخۆشیانی تووشی پەلەوەر دەبێت لە وڵاتی ئەمەیە چییە؟ کاکدانە بەڕاستی نەخۆشە پەلەوەرەکان کۆمەڵی نەخۆشی ڤایرۆسیمانەیە و کۆمەڵی بەکتریمان هەیە ئەم نەخۆشە ڤایرۆسەکان نەک لە هەرێمی کوردستانە لە هەموو دنیا بڵاوە وەرز بۆ وەرزە گۆڕێ وەرز بێگومان بۆ وەرزە گۆڕێت تۆ ئیش لەسەر مەناعی مریشکەکە ئاکات بۆ نمونە هەچ کاتێک تۆ مەناعی ئەو مریشکە بەرگری ئەو مریشکە دابەزێت ئەگەری توشبوونی هەیە بە ڤایرۆس ئەمە لە هەموو بوونەوەرەکان نەک بەس پەلەوەرەکە دابەزیوە بێگومان ئێستا کە ئەرزی جەنابتم کرد کۆمەڵی پشکنینی زۆر گرنگمان هەیە ئێمە هەموو 8 ڕۆژ جارێک ئەبێ ئەو مریشکە بێنن بۆ کلینیک پشکنینی بۆ بکرێت بزانین ئایا ڕێژەی بەرگری چەنە بەرامبەر ئەو ڤایرۆسە و ئەگەر ڕێژەی بەرگریەکەی دابەزی بە خۆشحاڵی وێستا ڤاکسینمان هەیە توانین ڤاکسینی بکەین و ڤاکسینیش بەڕاستی هەموو 2 ساڵ جارێ هەموو مۆزوعێکی زۆر دروست درێژە هەموو 2 ساڵ جارێ ئەبێ گۆڕانکاری بەسەرا بکرێت چکە ئەو ڤایرۆسە خۆی ئەپدەیت دەکاتەوە خۆی ئەگۆڕێ تو ئێستا ڤاکسینی 2 ساڵ 3 ساڵ لەمەوە پێش بەکاربێنی بۆ هەمان سترێنی ڤایرۆس بێگومان کاریگەری نابێت بۆیە زۆر کاتەبینی کارەسات ڕۆیاکاڵێ و کێڵگە پەلەوەرێ سفر بۆتەوە ئەو مریشکی ماڵان هیچی تیانەما خۆ هەر ئەو ڤاکسینی پێشترە بەکاراتەوە بەڵام لەبەرەوەی ڤایرۆسەکە سترێنەکەی خۆی گۆڕیوە هیچ کاریگەریەکی لەسەر نابێت. کاکتۆر هەموو کێڵگەیەکی پەلەوەری لە هەرێمی کوردستان مەرجە پزیشکێکی ڤێتەرنەری سەرپەرشتی بکات و لەژێر ئیشرافی پزیشکێکی ڤێتەرنەریە بێت بێگومان زۆر گرنگە کە لەژێر ئیشرافی پزیشکەکە بێ بۆ چکە تۆ لەو کێڵگای لە خیلالی 4 ڕۆژ بۆ 45 ڕۆژە کاکدانە مەسرفێکی زۆرەکەی ڕاستە
هەنێکات بەڕاستی نەخۆشیەکی بەسیت کێشەیەکی ئیداری بەسیت کارە بابڕانێکە سەرما و گەرمایەکە جاری وایە تەسەمومێکی عەلەفیە ئەمانە هەمووی ئەبێتەوە هۆکاری چی بێتە هۆکاریەوە کە بەرگری ئەو مریشکە دابەسێت کە بەرگری ئەو مریشکە دابەزی ئەو مریشکە معرەزە بێ بۆ تووشبوون بە هەموو ڤایرۆسێک ئەو کاتە کارە ساتی لێ دروستە بێت بۆ ئەگەر پزیشکێک چاودێری بکە ئەگەر ئاگای لەو شتانە بێت ئاگای لە دەرەجەی بەرز و نسبەکە بێت ئاگای لە کوالەتی علەفەکە بێت ئەو کارە ساتانە ڕوونایەوە بە دڵنیایەوە بەرنامەی ڤاکسینەوە شتانەوە هەر لە یەکەم ڕۆژەوە تۆ کە مریشک بۆیت کۆمەڵێک ڤاکسینێشنی بۆ بکرێت هەموو 8 ڕۆژارە بێ پشکنینی بۆ بکرێت ئەگەر لە حاڵەتەکە پێویست بە ئیلاجی ئەنتیبیۆتیک بکات ئەبێ ئیلاجی ئەنتیبیۆتیکی بۆ بەکاربێنرێت کە بە خۆشحاڵی ئێستا تا ڕادەیەک کەم بۆتەوە لە چاوجاران الحەمدولیلا پێویست مۆسوعێکی زۆر دوور درێژە کاک دکتۆر ئەو مریشکانەی کە لە نێو کۆڵان و لە نێو بازاڕەکاندا دەیفرۆشن و ئێمە دەیکڕین مریشکێکی گێژ و ئاوا ماتی کردووە لەوینەیە ینی ئەمە بۆ وایە بۆ شێوازەیە بۆ هۆکار بۆ چیەگرێتەوە وە زیانی ئەبێت ئەم مریشکانە ئەو مریشکانە لە کێڵگە پەلەوەرەکانە لە پلەیشی گەرمیایە کە پلەی گەرمیەکە بەدڵنیەوە نابێت لە پسپێنج پلە دابەزێت بەس کە تۆ یەنیتە دەرەوە پلەی دەرەوە پلەی گەرمی دەرەوە زۆر ساردە بەدڵنیەوە مریشکە لە سەرمایە ئاوایی ناکات چکە پێشتر لە شوێنێکا بۆ لە جوێیەکا بۆ ئێستا نامانێتەوە شوێنێکی تر جوێیەکی تر وەکو تەندروستی ئێستا بە خۆشحاڵی و پێشوی مریشکەکان دەربکرێن ئەبێت لە دایرە پشکنینیان بۆ بکرێت ئەنجا بکرێنە بازارەوە ئەمە ڕێژەیەکی زۆریان بەڕاستیانی کێڵگەی نایاسایشەیەوە کەوتۆتەوە سەر زەمیری خۆی بەڵام تۆ مریشک کە تو ئاوایی بینی بەشاوتەوە ئەگە مریشکێکی نەخۆش بە بەدڵنیەوە هەستی پێکەیت و نایکڕیت زۆر تەحمولی نەخۆشیش ئەو مریشکانە دیارە بێت دوای سەربڕینیش دوای سەربڕین هەنێک نیشانەی هەیە دیارە بێت بە خۆشحاڵیەوە نەخۆشە ڤایرۆسەکانەوە هیچ مەجالیەوەیان نەبکرێتە بازارەوە و مریشکەکەش تەحمولیەوە ناکە کۆمەڵی نەخۆشی بەکتری بەسیت هەیە دەرەکەوێت بەس دڵنیا بەخوایان ناتوان بیکەنە بازارەوە لەبەر چی لەبەرەوەی بە سعرێکی زۆر کەمترە بێ بیفرۆشنە بازار لەبەرەوەی کابرا خەسارەی بۆ بێڵێ ئەگەر مریشکەکەم بمرێ باشترە بەشێکی ئەوی تری چاک بێتەوە کاتە بیکەمە بازارەوە باش بینە سەر ئەو خواردنی کە لە داواجینەکانە درێت بە مریشک کە پێوترێ علەف دکتۆر علەف لە چی پێگات ئێستا بۆ من لە ماڵی خۆمەگە مریشکمە بێ قازمە بێ مراویمە بێ قەلم هەبێ توزانم گەنم و جوو ها گوێزە درێ بە قەل و ئەم بابەتانە یان سەوزەوانە بەڵام بەڕاست ئەم هەموو ڕێژە زۆرەی جوچک و مریشک لە قاعەیەکە ئەم علەفە لە چی پێگاتوە ینی پێگاتە تەندروستیەکانی خۆراکێکی چییە؟ کاکتانە بە خۆشحاڵی ئێستا ئێمە کۆمەڵێک پرۆژەی زۆر گەورەمان هەیە ئێستا جاران ئەگەر قۆڵێکی پەلەوەری 10,000وانە بووە ئێستا هەمانە 80,000 بەروسەرەوە ئەنجا ئەوەی جێی خۆشحاڵتر بێت ئەوەیە کە علەفەکان هەر لە کێڵگە پەلەوەرەکان خۆمان دروستیەکەین ئەوەی کە پێک هاتووەلی گەنمە شامیە سۆیایە ڕۆنی سۆیاکەیە لەگەڵ کەمێک خوێیە لەگەڵ کەمێک پڕۆتینە بەڕاستی ئەمە هەموو پێکاتەکەی کە بەدڵنیەوە ئێمە ئەو شتانە هەموو ڕۆژانە لە ژەنی خۆمانە بەکاریێنین ئەنجا ئەوەی جێی زۆر خۆشحاڵیتر بێ ئێستا بەتایبەت ئێمە لە کلینیکەکەی خۆمان کۆمەڵ ئیزافاتی ترمان هەیە بۆ بەرگری مریشکە بۆ لە جاتی ئەنتیبیۆتیک بەکاری بێنین چ هەر شتە کوردەوارەکانی خۆمانە چ جاترە بێت ڕەشکە بێت بیبەری ڕەش بێت یعنی بەڕاستی ئێمە ڕۆژانە خۆمان ئەو شتانە بەکارێنین کابرا مەسرفێکی زۆر کات لەوینە بە دڵنیایەوە هەوڵەیە باشترین کوالەتی پێشکەش بکات کەس بەدەستی خۆی حەز ناکە ماڵەکەی خراپێت وانە ئەو هەموو مەسرفی کردووە جوشکی کردووە حرەسی کردووە ناڕوا بۆ 10,000 بۆ 20,000 بۆ 30,000 ماڵی مریشکەکە وێرانکات چکە ئەو مریشکە بە هیچ شێوەیەک تەحمولی ژەهرایی بوون ناکات ئەگەر مریشکێکی کوردی مریشکێکی خۆماڵی تەحمولی برنج بکات یان تەحمولی ئەوە بکات کە ئاوەکەی لە دەفرێکە بخوا کە ژەنگی تابێت بە دڵنیایە و مریشکی دەواچن بە هیچ شێوەیە تەحمولی ئەو شتانە ناکات و باشترین بەڵگەش بۆ ئەوەیە کە تا ئێستا لە هیچ کەڵگەیەکی پەلەوەریان نەبووە مریشکە کرمی هەبێت لەبەرچی لەبەرەوەی خواردنەکەی زۆر تەندروستە دەبە پێچوانەوە لە مریشکی ماڵان تا ڕادەیە خۆشمان هەمان بووە و لە ڕۆژانە شێتە کلینیکەکانەوە کە کێشەی گرفتی کرمیان هەیە کرم لە چێ دروستە بێت لە خواردنی پیسۆ دروستە بێت کە ئەم شتە بە خۆشحاڵی لە داواش نابوونی نیە ئەین لەناو گۆشتەکە کرم هەیە لە ڕیخۆڵای دروستە بێت لە ڕیخۆڵای بەڵێ کرم دروستە بێت لە گۆشتانە ئەوە چاسیرێکی لەسەر گۆشتەکەشی کاک دکتۆر بۆ پێی جنابتان پسپۆرن بواری داوازن و مریشکوانەیە
ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانی کە گۆشتی مریشکە کڕین ئێستا بەستوو هەیە لە بازارە و زیندوو ئەوش هەیە هیچ توێژینەوەی گەیە کە ئەو بەستوانەش زیانی هەبێت یان بە شێوازێکی ناتەندروست بەخێوکرابن؟ کاگەنێر تۆ بەڕاستی کە شتێک سەرچاوێک لە دەرەوە بۆت بێت هیچ گەرنتیەک نییە، تۆ شتەکە لە بەرچاوی خۆت نییە. ئێستا ئەگەر من گومانم لە کێڵگەیەکە بێ یاخود جەناب مریشکێکە گومانە لێ هەبێت وانی لایەنە پێنجارەکانی لیاگەدارکەیتەوە کە بڕۆن سێری وەزعەکە بکەن بزان ئایا چێ بەس ئایا ئەمە لە دەرەوە هەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەو مریشکانەی کەیت هەموو شتێک هەموو مادەیەک بە تایبەت گۆشت کە ئەیبەستێت خانەکان گەورە بێت، ئەویش ئەو پێکاتە خۆراکیانی کە تایەتی لەناو خانەکانە چ پۆڕۆتین بێت چکارزا بێت چ منرڕاڵەکان بێت بەعام هەمویان کە گەورە بێت لە کاتی بەستانکە کە تۆ خاوی یەکەیت و ئەگەر بە شێوازێکی نادروست خاوی بکەیتەوە کاکدانا ئەو خانە ناتەقێت. ئەگەر دیقەتاندا بێت دائیم لە مریشکی بەستووە کە تۆ خاوی یەکەیتەوە لینجیەکی پێوەیە بە گۆشتەکەیەوە، ئەو لینجێ هەموو ئەو خانانەیە ئەو خانانە چیتە هەموو پێکاتە خۆراکیەکانی تەیە کە گرنگە بۆ جسممان هەمووی تەقیوە، کەواتە تۆ سوودیشی وای لێ نابینی. بەڕاستی ناڵم هیچ سوودی نییە، بەس سوودەکەی کەمترە لە چاو مریشکێکی فرێشە. تۆ مریشکێکە لە دەرەوە بۆیت چی گەرنتیەکە لەم بەڕادای ئەمریشکە چەند جار خاو بۆ تۆ چەند جار بەستوێتەوە. بەڕاستی ئەمە جێی پرسیارە. بەڵام ئەگەر تۆ مریشکەکە بە شێوازێکی تەندروست فرۆزن بکەیت بیبەستی و بە شێوازێکی تەندروست خاوی بکەیتەوە بە بڕوای من شتێکی خراپ نییە، بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشان ناگاتە کوالەتی مریشکە فرێشەکە. جاو ئێمە نازانین سەرچاوکی، بەڵام باسی خاوکردنەکەی دوو جاروتر ئەگە بە شێوازێکی تەندروست خاوی بکەینەوە بۆ ئێمە و بۆ خانمان و بۆ بینەران و بۆ بیسەران شێوازی تەندروستی خاوکردنەوەی چ مریشک چ گۆشتی سوور چ ماسی کە بەستوێتی چۆنە هەیە شێوازە تەندروستەکەی کاگەن کە تۆ مریشکەکە فرۆزنەگەنی تێ دەرەوە پێویست ناکە یەکسەر بکەیتە بەر ئاوێکی زۆر زۆر گەرم کە کردە سەر ئاوێکی لەو پلە گەرمێ بەرزەوە یەکسەر هاتە خوارەوە یەکسەر و خانانە بە شێوەیەکی عام هەمویانە تاقن. بەڵام ئەگەر تۆ کردە دەرگای سەلاجەکەەوە کردە دەفرێکەوە لە دەرگای سەلاجەکە داونا بە شێوازێکی هێواش خۆی توایەوە ئەو کاتە ڕێژەی تەقینی خانەکان زۆر زۆر کەمترە بێتەوە. بۆی ئەمە باشترین ڕێگای بۆ خاوکردنەوەی مادە فرۆزنەکان بە تایبەت مریشک واتە لە دەرگای سەلاجەکە لە ساتکەرەوەکە دانرێت نەک بگیتە ئاوێکی گەرم نەک بکەیتە ئاوێکی گەرم. باش دکتۆر بۆچی مریشکی کوردی بە ساڵێ بە 2 ساڵ نازانم چەندیشە با لە خۆڕخم بەڵام ناوێت بە کیلۆیەک بەڵام ئەم مریشکە سپیە مەسلحەیە بە 45 شەو تایەتی 4-5 کیلۆ هەیە دکتۆر ئەمە چییە؟ کاکدان ئەم مریشکە وەکو هەموو بوارەکانی تر ئێستا بەڕاستی خۆتە زانانی عەسری سوورایە بۆ خێر و تەماتەش وایە بۆ خێر و تەماتەکە بۆ هەموو شتەکان بۆ شووتی شتەکە وای لێ هاتووە دەستکاری جیناتی کراوە. ئەم مریشکە لە ساڵی 1950 تقریبان کیلۆیەک و 100 غرام هاتەوە کە بە پێچوانەوەکو خۆت ئێستا وتێ لە خیلالی ئەوەنە ڕۆژە ئاگاتە 4 کیلۆ. ئەمە چییە؟ ئەمە دەستکاری جیناتەکەی کراوە چۆن ئەم باڵی مریشکە ئەگەر دیقەت بێ بچوو کراوەتەوە سنگی کە زۆرترین گۆشتی تایە گەورە کراوە ڕانەکانی بچوو کراوەتەوە. طبعا ئەمە هەمووی بە دراسات و بە چەندەها ساڵی خایەنەوە تا گەشتن بۆ ئەنجامە لەبەرەوە شتێکی زۆر زۆر تەبیعیە دەستکاری جیناتەکەی کراوە لە جاتیەوەی کە تەرکیز بکەنە سەر چۆن مریشکی هێلکەمانە ئێستا مریشمانەی تایبەتە بە هێلکە ئەمەش دەستکاری جیناتەکەی کراوە کە بەس بۆ هێلکە بێت. ئەم مریشکەشمانەی تایبەت بە گۆشت دەستکاری جیناتی کراوە کە بۆ گۆشت بۆ تەندروستی مرۆڤ خراپ نییە هیچ کێشەیەکی نییە. خۆی مریش وەکو کارگەوایە کاکدان چی تێ بکەیت ئەوت بۆ بەرەمەێنێت تۆ ئەلەفێکی تەندروستی بەرێ خواردنێکی تەندروستی بەرێ گۆشتێکی تەندروستە بێت تۆ نەخۆش نەبێ بیکەیتە بازارەوە بەدڵنیە گۆشتەکە تەندروستە بێت. ئەمەش بە هەماشیەوە بۆ مریشکی ماڵان هەر دروستە هەر دەستکاری جیناتی مرۆڤیش نەکرێن ئەخێ خەری بیر لە مناڵە کردەوە منیش لە باتی بە 5-6 ساڵ گەورە بێ ساڵ و نییە بچێتە بازاڕە. بەڕاست دکتۆر ینی مریشک باز لەوە ئەکرا ئەوەی کە ئەیکڕین ینی لە ڕووی تەندروستیەوە چەند بێ باشە وەزنەکەی باسی تام ناکەین ئەو پرسیارێکی زۆر 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 خەڵگەڵێ وڵاگە قەڵەو بێ وا تامی خۆشە ئەوە لە ڕووی تەندروستیەوە ئەوەی ئەوتە زیینە قەپان ئەوە بە زیینوی چەند کیلۆ زیاتر نەبێت تەندروستە دەست خۆش زۆر زۆر باش بوو. بەڕاستی زۆر حەزم کرد پرسیارەت کرد کاکدانە بڕواتە بێ ئێمە ئەوەنەمان کێشە لەگەڵ هەڵبژاردننی مریشکەکەیە ئەوەنە کێشەمان لە کوالەتی مریشکەکەیان نییە یعنی لە دنیاە هەمومان کەس و کارمان ڕۆشتە بۆ عەمرە بۆ حەج خۆیان قەباری مریشکەکانیان دیوە یعنی هەر بڕۆ خارج عێراقەوە بڕۆ دەتایبەت بڕۆ دەرۆی سلێمانی لە تەنانەت لە جنوبیش ئەم شتەی لای خۆمان نییە
تکایە هاوڵاتیان واز لە مریشکی قەڵەو بێنن بەڕاستی کارەساتەکە لە مایە کاکدانا چۆن دوو ستانداردمانەیە ستانداردی ئەمریکیمانەیە ئەوروپیمان هەیە مریشک لە کیلۆ 600 گرام زۆر بڕای کیلۆ 900 گرام بۆ 2 کیلۆ بەزینوی ینی کە تۆ سەری ڕی سەر و قاچوشتەکەی لەکەی تۆ بە کیلۆ نیوەکی بمێنێتەوە ئەمە مریشکێکی تەندروستە بۆ بە خۆشحاڵیەوە لە مریشکە ڕێژەی پرۆتینێکی زۆر باشمانەیە کاکدانا لە چاو گۆشتی سوورە کە ڕێژەی پرۆتینەکەی ئەگاتە سیڤیەک کە بە پێچەوانەوە لەوانی ترە ڕێژەی پرۆتینەکەی چەنە ڕۆژی پرۆژنەکەی ئەو پڕی بگاتە 28 وە کەمترین ڕێژی چوریمان هەیە لە مریشکی گۆشتە بە پێچوانەوە ڕێژەیەکی زۆر هەیە لە گۆشتی سوورە کەمانە هەموو جێی خۆشحاڵیە ئەم پرۆتینە وەکو چی وایە کاکدانێ وەکو هەڕەمێک وایە ئەم هەڕەمە کە گەشتە لووتکە تەواو لێرە ئەوەستێ ئەو مریشکەش کە گەشتە کێشی خۆی کە گەشتە بۆ نمونە کیلۆ 900 گرام کیلۆ 2 کیلۆ ئەو پەڕی زۆر بڕاتەوە وەستاوە زۆر باشە لە دوای وەسانەکە چیلەی لە دوای وەسانەکە هەرەمەکە دیسانەوەیەتە خوارەوە لە جیاتی ئەو پرۆتینەکە بمێنێتەوە ئەو پرۆتینە گۆڕێ بۆ ڕیشاڵە گۆڕێ بۆ فایبەر کەمەش هیچ گرنگیەکی نیە هیچ سوودێکی وانە لە چاو پرۆتینەکە بۆ تەندروستی خۆمان لەبەرەوە من جارێکی تریش تکە لە هاوڵاتیانەکەم و ئەڵم ئەوەی کە بیرتان لای کوالێتەکەیە بیرتان لای هەڵبژاردننی مریشکەکە بێت چاو خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر من پرسیارێکمەوە بیکەم بۆ مریشک زۆر بەخوا ینی خواردنی ڕۆژانەی خەڵکە کەڵم ڕۆژانە بەسنی هەموو ژەمێک بەڵام زۆرترینی خەڵک مریشکە کڕەوە لە گۆشت ئەی دکتۆر ئەویل لە بازار پێوترێ ئومەهات 6 کیلۆ گرانتریشە بەهای خۆراکی ئەمانش وایە ئەمە جیاوازە لە مریشکی 4-5 کیلۆیی ئەوە جیاوازە لە مریشکی 4-5 کیلۆ وەکو پێم وتم مریشکەکانمان دەستکاری جیناتەکانمان کردووە ئەوەی کە ئێمە باسێکین باسی مریشکی گۆشتەکەین بە زینوی لە 2 کیلۆ زیاتر نەبێت ئەنج ئەوەی کە گرنگ بێت ئەمە ئاماژەی پێپام هەڵبژاردننی بەشەکانی مریشکە ئێستا ئێمە باسی پرۆتینمان کرد باسی چۆریمان کرد ئێستا ئەو دەرمانانی کە بەکاریەوە ئەنتیبایۆتیکانی کە بەکارێت زۆربەی زۆری لە چۆری هاتوێتەوە ئەو چۆری لە کوێشکەوە بێتەوە زیاتر لە باڵی مریشکەکەیە بەڕاستی ئێستا مۆزوعی باڵ زۆر بڵاو بوو هەمووی باڵ ئەوەنەی کە سنگی مریش تەندروستە بڕواکە نی ئەوە باڵەکەی تەندروست نییە بۆ لەبەرەوەی سنگی مریش کەمترین ڕێژەی چۆریتیا و زۆرترین ڕێژەی پرۆتینیتیە کە بە پێچەوانەوە لە باڵەکەیە بۆی ئەگەر وەکو ئەگە پرسیار لە من کەی بڵێ دکتۆر تۆ مریشکێکە بێ کوێ لە بشێری بێگومان پێتەڵم ئەگەر سنگەکەی بێت لە سەرتا سنگەکەی خۆم ئەگەر نەبوو ڕانەکەی خۆم ئەنج دوارم بە بەشەکانی تری بەشەکە مەطعمەیە تایبەت بە باڵ خۆش خراپەکانی باڵ دەست خۆش بێ سەلامەت دکتۆر ئەحمەد حەمە فرەش بزیشکی هیوادارم ئەگەر زانیاریەکی کەمیش بێت گەیان بێت وەڵا بە تەئکید ئینشەڵا ینی خۆزگە کات بۆ پرسیار زیاتریشمان بۆ بەرنامەکانی داهاتوو ئینشەڵا